لە نوێترین لێدوانیدا مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆڕێکدا کە بۆ پۆلێک لە دۆستانی حیزبەکەی سازی کردبوو ڕایگەیاند. ڕاستیەک هەیە ئەویش ئەوەیە کە خەڵک گلەی لە حکومەت و پارتی و یەکێتیش هەیە. ئەگەر ڕاپرسیەک بکرێت زۆرینەی خەڵک دانی خێر بە حیزبەکانی ئێمەدا نانێن. والله لەو بازارە لە 200 کەسین بکە ڕەنگە 6 کەس 7 کەسی دیانی خێر بە حیزبەکانی ئێمانە نیە. هەموو خەڵک گلەی هەیە، حەقی خۆیەتی خەڵک گلەی هەبێ. لەبەرەوە حکوومەت ئێمە ئاڵین باوکی میلەتە و باوکێکی خراپە، ئەبینین دەستپیسی هەیە، ئەبینین وەزعی ناخۆشی هەیە لە وڵاتە، ئەبینین کە کەسوکارەکانی ئێمە هەموو وەک پاشاژین و کەسوکاری خەڵک فەقیرە، هەموو ئەوانە هەیە و خەڵک گلەیمان لێەکە. ڕەنگە بەشێکی زیاد ڕۆیشی تایە، بەڵام بەسەر ئەوەیشەوە حکوومەت نەیتوانیە سیقەی خەڵک بۆ لای خۆی ڕاکێشن. حیزبە سیاسیەکان نەیانتوانیە سیقەی خەڵک بۆ لای خۆیان ڕاکێشن. لە درێژەی قسەکانیدا مەحموود سەنگاوی دەڵێ ئەوانەی ئێستا حاکمی وڵاتن کەسیان ماندوو نەبوون، دەژڵێت نەماڵی مام جەلال و نەماڵی مەسعود بارزانیش کەسیان لە مەیدانەکەدا شەهید نەبوون، کەسیان کوڕیان نەکوژرا و ئازاری کوڕکوشتنی خەڵکیان لە ناخدا نییە، بۆیە بەو شێوەیە حاکمیەت دەکەن. و ئەوانەی ئێستاکە حاکمن ماندوو نەبوون بەداخەوە. نەماڵی مام جەلال و نەماڵی مەلام سەفا کەسیان لە مەیدانەکە شەهید نەبوون، کەسیان نەچوونەتە زیندان. مام جەلال خۆی نەبێ، مام جەلال پیاوێکی خارەمان بۆ ئینکار ناکرێ، هێرۆخان ژنێکی خارەمان بۆ ئینکار ناکرێ. ماڵی مەلام سەفایش هین بوون، بەردەوام بوون لە خەبات و ئەوانە ڕەنگە کاری خراپی زۆریشان کرد بێ، بەڵام بەردەوام بوون لە خەبات و ئەوانە، بەڵام کەسیان کوڕیان نەکوژراوە لە مەیدانەکە و ئازاری کوڕکوشتنی خەڵکیان لە ناخانیە، بۆیە بەو شێوەیە حاکمیەتەکان ئومێد دەکەین کە بە خۆیان نابچنەوە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئەندامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی بە ئاماژەدان بۆ پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم نایشارێتەوە کە ئێستا حزب خاوەنی تریلیۆن دۆلارە، لە کاتێکدا نابێ حزب خاوەنی ئەو هەموو پارە و سامانە بێت کە ئێستا هەیەتی. ئەو تووڕێیەی کە هەیتانە لە پەرلەمانی کوردستان سزای حزبە سیاسیەکان بدەن، لە پەرلەمانی کوردستان بڵێن نایەین، لەبەرەوە نایەین بۆ دەنگدان بۆ ئەوەی ئێوە حاکم نەبن، لەبەرەوەی ئەوە حاکمێکی خراپن، حاکمێکن ناتوانن خزمەتی ئەم وڵاتە بکەن. ئێوە لێرە سزای حزبە سیاسیەکان مەدەن، لەبەرەوە ئەو سزایە سزای نەتەوەییە، ئەو سزایە سزای کوردە، سزای کوردە دەنێەوە، سزای یەکێتی و پارتی نادەن. لەبەرەوە یەکێتی و پارتی لە پەرلەمانی کوردستان دەسڵاتیان نەبێ، لێ دەسڵاتیان نییە. ئەو کەسەی ئەیانێن هەتا ئەم جاریان خۆتان نەزانن خەڵکی سەربەخۆ زۆر خۆی هەڵبژاردووە. ڕەنگە حیزبە سیاسیەکان وردەوردە دەسڵاتیان کەم بێتەوە، سەربەخۆکان ببنە خاوەنی دەسڵات. ئەگەر بە خۆمانە بچینەوە یەکێتی و پارتی و خزمەت بکەین و بە خەڵکی بسەلمێنین کە ئێمە دزی لە داهاتی وڵاتە ناکەین و هەر ئەو پارەدانە کە ئەیدەنە خەڵکەوە ئیسپاتی دزیەکانە. لەبەرەوە حیزبی سیاسی پارەی نییە، حیزبی سیاسیە بێ بە ئابوونەی حیزبەکەی بژی، نەک حیزبی سیاسی بێتە دەسڵات و بە تریلیۆن دۆلار کۆ بکاتەوە. ئومێد دەکەین ئەم جاریان سزایان نەدەن، بەڵام لە پەرلەمانی کوردستان سزایان بدەن و پێیان بسەلمێنن کە ئەگەر جەماوەر نەبێ، ئەگەر ئەو خەڵکە نەبێ، حیزبە سیاسیەکان هیچ نین. هەرچەندە خراپی حکومڕانەتی یەکێتی و پارتی لە 3 دەی ڕابردوودا بۆ دۆست و نەیار کورد و عەجەم ئاشکرا و ڕوونە، بەڵام هیچی وەک ئەوە نییە لە قوڵایی نێو خۆیانەوە کەسێک بێت و بەم جۆرە و بۆ چەندەمین جار بەو شێوەیە شاهدی لەسەر دۆخەکە بدات. بەڵام گلیم هەیە لەو حکوومەتەی خۆمان، لەبەرەوە ئەو وعدەی ئێمە بە خەڵکماندا بوو، وعدەکە جێبەجێ نەبوو وەکو خۆی.